هەڵسەنگاندنی هاوبەشی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشکێڕی ئێران ڕاهی کاریگەر و حیزبی کۆمونیستی ئێران. ڕژیمی ئیسلامی لەو پەڕی داماویدا نیگەرانە لە تەقینەوەی تووڕەیی جەماوەر. یەکەم، حکوومەتی ئیسلامی لەو کەش و هەوایەدا کە بەهۆی شەڕی غەزەوە دروست بووە بە شوێن دوو ئامانجەوەیە. لەلایەکەوە هەوڵ دەدات لەم فەزایە بۆ بەرجەستەکردنەوەی ڕۆڵی خۆی و بەدەستهێنانی دەستکەوتی زیاتر لە ئەمریکا و هاوپەیمانەکانی کەڵک وەربگرێت و لەلایەکی دیکەشەوە دەیهەوێت بە ناوی دیفاع لە خۆڕاگری خەڵکی فلستین یەکگرتووی هێز و بەدەنەی پشتیوانی خۆی بپارێزێت و سەرکوتی بزوتنەوەی جەماوەریش بە شێوەیەکی بەربڵاوتر بەڕێوە ببات. لە پەیوەند لەگەڵ بابەتی یەکەمدا حزوری کەشتیە جەنگیەکانی ئەمریکا لە کەنداوی فارس و دەریای ناوەڕاست و هۆشداری ئاشکرای دەوڵەتی ئەمریکا بە حکوومەتی ئیسلامی ڕژیمی ناچار بە پاشەکشە کردووە و تێیگەیاندووە کە تەبلیغات و پرۆپاگەندەی شەڕەنگێزانە دەتوانێت گران تەواو بێت بۆی. بەڵام سەبارەت بە پرسی دووهەم، بە ئاشکرابوونی ئاستی تاوانکاری پاکتاوی نەتەوەیی لە غەزە و کوشتاری خەڵکی سەفید لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە، دەسەڵاتی ئیسلامی لە نێو لایەنگرەکانیدا خۆی بە بەرهەق نیشان دەدات و چاو لە بزوتنەوەی جەماوەری سوور دەکاتەوە. دووهەم، ئەگەر حکوومەتی ئیسلامی لە سیاسەتی دەرەوەی خۆیدا سەرەڕای هەرا و هوریا تەبلیغاتیەکەی بە مەبەستی کەمکردنەوەی گوشارەکان سیاسەتی مدارا و دان بە خۆداگرتنی ڕەچاو کردووە، لە ئاست جەماوەردا سیاسەتی ئاشکرای مستی ئاسنین و تۆڵەی سەختی گرتوۆتە بەر. گوشاری قورس بۆ سەر ئەو ژنانەی کە ملکەچی حیجابی ئیجباری نابن، وەک قەتڵی بە ئەنقەستی دەوڵەتی ئارمیتا گەراوەند و گوشارخستنە سەر بنەماڵەکەی و ڕێگریکردن لە بەڕێوەبردنی ئازادانەی ڕێوڕسمی بە خاکسپارنەکەی و بانکهێشتکردن و دەستگیرکردنی ڕۆژانەی چالاکانی مەدەنی، دەرکردن و گرتن و سزای قورس بۆ هەڵسوراوانی سنفی مامۆستایان، دەرکردن، بانکێشتکردن، هەڵپەساردن، بێبەشکردن لە بەشە ناوخۆییەکان و دەستگیرکردنی هەڵسوراوانی دانیشتوویی، شەپۆلی بەربڵاوی دەستگیرکردن لە زاهیدان و شارەکانی دیکەی بەلوچستان، دەست بەسەرکردنی ڕۆژانەی چالاکانی مەدەنی لە کوردستان، پەرەسەندنی گوشارەکان بۆ سەر ناودارانی بوارەکانی فەرهەنگی، هونەر و وەرزش کە قەتڵی جەنایەتکارانەی داریوش مێرجووی و وەحیدا محەممەدیفەر لەو پەیوەندیەدا ئەنجامدرا، سزای قورس بۆ ئەو ڕۆژنامەنووسانەی کە باوەڕیان بە شەرافەتی قەڵەم هەیە، تونترکردنەوەی فشاری فاشیستی لەسەر زیندانیانی سیاسی و بنەماڵەکانیان بە دیاریکردنی کەفالەتی قورس، ڕێگریکردن لە ناردنیان بۆ نەخۆشخانە، هێرشی شەوانە بۆ سەر ماڵی زیندانیە سیاسیە ئازادکراوەکان، ناچارکردنیان بە بەجێهێشتنی زێدی خۆیان و قبولکردنی دەربەدەری بە هەڕەشەی کوشتنیان لە ئەگەری مانەوەیان لە وڵاتدا و هەڕەشەکردن لە سەرجەم ئەندامانی بنەماڵەی دەستگیرکراوان و دۆست و ناسیاوەکانیان لە زومرەی ئەو ڕێوشوێنانن کە حکوومەتی ئیسلامی بە مەبەستی پێشگرتن لە ناڕەزایەتیە جەماوریەکان گرتوویەتە بەر. سیاسەتی تۆڵەسەندنەوەی سەخت لە خەڵک یەکێکە لە ڕێکارەکانی سەرکوتی حکوومەتێکی فاشیستی سەر لێشێوە. حکوومەتی ئیسلامی تەنانەت بەم ئاستەش لە سەرکوتکردن ڕازی نییە و دەوڵەتی ڕئیسی بڕیاری داوە 500,000 هێزی نوێ بە مەبەستی کۆنتترۆلکردنی فەزای مەجازی ڕابهێنێت. تیارکردنی ئەو هەموو هێزان نیشانەی ترسی ڕژیمە لە چۆنیەتی بەکارهێنانی فەزای مەجازی لەلایەن خەڵکەوە. سێهەم، هۆکاری پەرەسەندنی سەرکوت و توندوتیژیەکانی ڕژیمی ئیسلامی دەگەڕێتەوە بۆ بێتوانایی حکوومەت لە بەڕێوەبردنی وڵات و دابینکردنی پەیداویستیە ئاساییەکانی بژێوی خەڵک. دەوڵەتی ڕاستپێردراوی خامنەیی بە سەرۆکایەتی ئیبراهیم ڕەیسی دەریخستووە کە لە هیچ بوارێکدا توانایی و زانست و ئەزمون و لێهاتووی ئەویان نییە کە بڕیاری گەورە بدەن. ئەم دەوڵەتە بە درێژایی 44 ساڵ دەسەڵاتی ڕەشی ئیسلامی ڕۆژ بە ڕۆژ دۆخی ئابووری وڵاتی هەرچی زیاتر بەرەو مایە پوچبوون بردووە. ئەم دۆخە بە جۆرێکە کە تەنیا
چل لە سەدی کارگاکانی مۆڵەت پێدرا و چالاکی ئابووریان هەیە کە تەنانەت ئەوانەش بە گوێرەی توانایەکانیان کار ناکەن. ئەمەش بێکاری بەردەوام و درێژخایانی لە چوارچێوەی دۆخی خراپی ئابووریدا جێگیر کردووە و ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی بێکاران زیاتر دەکات. بێتوانایی حکوومەت لە دابینکردنی پێداویستیە سەرەتاییەکانی ژیانی خەڵک و کەڵک وەرگرتن لە هێزی کارامە و لێهاتوو بۆتە هۆی ئەوەی کە شەپۆلی کۆچکردن پەرە بستێنێت. ئەمەش بەهۆی ئاسانکاری پێدانی ویزا لەلایەن ئامریکا و ئاڵمان و وڵاتەکانی دیکەوە ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت. بەپێی ئامارە فەرمیەکان مانگانە 150 پەرستاری خاوەن ئەزمون بە مەبەستی کارکردن لە وڵاتانی دیکە ئێران بەجێدێڵن. نەک تەنیا پەرستاران بەڵکو پسپۆڕ و پزیشکەکانیش حازر نین لە ئێراندا بمێننەوە. لەمڕۆوە سیستمی تەندروستی وڵات ڕوبەڕووی داڕمانێکی مەترسیدار بۆتەوە. لە بواری نیشتەجێبوونیشدا دۆخەکە زۆر جێگەی نیگەرانیە. ئیدعای دروستکردنی ساڵانە 1 ملیۆن خانوو لەلایەن ئیبراهیم ڕەیسیەوە تەنیا لە ئاستی بەڵێنیدا ماوەتەوە و شوێنی نیشتەجێبوونی بێمۆڵەت گەلێک پەرەی سندووە. بەرزبوونەوەی کرێی خانوو خەڵکێکی زۆری بێماڵ و حاڵ کردووە و شەپۆلی کۆچکردنی لە شارە گەورەکانەوە بەرەو شارۆچکەکان و لە شارۆچکەکانیشەوە بەرەو گوندەکان زیاتر کردووە. کەمبوونی مامۆستاش هاوکات لەگەڵ شەپۆلی دەرکردنی مامۆستایانی بەدەرەوەست بۆتە هۆی ئەوەی کە بەشێکی زۆر لە خوێندکاران بێ مامۆستا بمێنەوە. باس لە کەمبوونی 300,000 مامۆستا دەکرێت لەم ساڵی خوێندندا. پەرەسەندنی شەپۆلی هەڵاوسان و بە تایبەتی بەرزبوونەوەی سەرسوڕهێنەری نرخی هەموو جۆرەکانی خۆراک کاریگەریەکی ئەوتۆی لەسەر سفرەی ئێرانیەکان داناوە کە تەنانەت تەندروستی بە کۆمەڵی خەڵکی ئەم وڵاتەی خستۆتە مەترسیەوە. لە یەک وشەدا دام و دەستگای بەڕێوەبەرایەتی وڵات تەنانەت توانایی دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی خەڵکی ئەم وڵاتەی نییە و چەرخی ئابووری دەوڵەت بە تەواوی لە قورچەقیوە. چوارم، سەرەڕای پەیڕەوکردنی سیاسەتی سەرکوتگەرانە و فاشیستی تۆڵەسەندنەوەی سەخت لە خەڵک شەپۆلی ناڕەزایەتی جەماوەری هەروە بەردەوامە. ڕقوتوڕەیی جەماوەر سەبارەت بە جنایەتی کوشتنی ئارمیتا گەراوەند و داریوژ مێرجووی و وەحیدا محەممەدی فەر ئەوەندە پەرەی سندووە کە حکوومەت پەنادەباتە بەر سناریۆ سازی درۆ و بێبنەمە. شاردنەوەی دۆخی ئارمیتا گراوند لەلایەن دام و دەستگا سەرکوتگەرەکانی ڕژیمەوە ڕێک بە خاتری ترس لە کاردانەوەی بەرینی کۆمەڵانی خەڵکی ناڕازی لە دژی حکوومەت بوو. ترسی تەقینەوەی تووڕەیی و بێزاری خەڵک دەسەڵاتی تووشی شپرزەی و سەر لە شێواوی کردووە. ناڕزایەتی هەفتانە و بەردەوامی خانەنشینان لە ڕۆژانی یەکشەممە، دووشەممە و سێشەممە و هەروەها بەرزکردنەوەی کۆمەڵێک دروشمی دەقیق و ڕوون نیشانەی ئاستی وشیاری ئەم هێزە بەرین و خاوەن ئەزمونەی بزوتنەوەی کرێکاریە. هاوکات لەگەڵ خانەنشینان شاهدی ناڕزایەتی داواکاری کرێکارانی بەشە جۆراوجۆرەکانی تر لەوانە پیشەسازی نەوت و گازیشی. بەرخۆدانی ژنان و کچانی نائەلاو لە پێناو جێگیرکردنی جلوبەرگی ئیختیاری بە جۆرێکە کە بەپێی ئەنجامی ڕاپرسیەکی ماڵپەڕی تۆڕی ڕۆژهەڵات لە ناوەوەی وڵات لە ماوەی 1 مانگدا واتە لە 30 ڕەزبەرەوە تا 30 خەزەڵوەری 1402 لایەنگرانی جلوبەرگی ئیختیاری 84 لە سەدی دەنگەکانیان بەدەستێناوە و تەنیا 16 لە سەدی بەشدار بووان لەسەر ئەو باوەڕە بوون کە دەتوانرێت بە پەسەندکردنی پرۆژە یاسای حجاب مافی جلوبەرگی ئیختیاری لە خەڵک زەوت بکرێت. جگە لە ناڕزایەتی و خۆراگری مەدەنی لە بواری حجابی ناچاریدا ناڕزایەتی هەفتانەی خەڵکی شارەکانی بەلوچستان سەرڕای پەرەسەندنی سەرکوت و تند و تیژی بەیانگەری پتانسیێلی بەرزی بزوتنەوەی ناڕزایەتی لە وڵاتەدایە. بەیاننامەی ناڕزایی شۆڕای هاوانگی ڕێکخراوە سنفیەکانی مامۆستایان، سەندیکا کرێکاریەکان، کانونی نووسەرانی ئێران، گروپەکانی خانەنشینکراوان، ڕێکخراوە سینەماییەکان و ناڕزایەتی ناودارانی بواری هونەر سەرجەمیان گزارش
سایکۆلۆژیای ناڕزایەتی کۆمەڵگایەکی زیندوو دەکەن کە چیتر ئومێدیان بەم حکوومەتە گەندەڵ و جنایەتکارە نییە و کەڵکەڵەی ڕووخاندنی شۆڕشگێڕانی ئەو دەسەڵاتیان لەسەردایە. پێنجەم، ئاشکرایە کە ڕووخاندنی شۆڕشگێڕانەی حکوومەتی ئیسلامی ئێران کۆمەڵێک پێداویستی بەردەوام جەماوەری و بەهێزتر لەوەی کە تا ئێستا شاهدی بووین دەخوازێت. بەشە جۆراوجۆرەکانی بزوتنەوەی ناڕەزایەتی هێشتا نەیتوانیوە بەڕادەی پێویست ڕیزەکانی خۆی هەماهەنگ و ڕێکخراو بکات. لەوەها بارودۆخێکدا دۆزینەوەی ئەو ئاڵلقەیەی کە بتوانێت بەشە جۆراوجۆرەکانی بزوتنەوەی ناڕەزایەتی داواکاری لەگەڵ بزوتنەوە بەرینە کۆمەڵایەتیەکانی تر لەوانە ژنان و نەتەوەستەم لێکراوەکان و هەروەها ژینگە پارێزان لەگەڵ بزوتنەوەی کرێکاری هەماهەنگ کات و ئیمکاناتی بەشە جۆراوجۆرەکان لە یەک ئاراستەدا بهێنێتە مەیدان گرنگیەکی تایبەتی هەیە. ئەو دروشمە سەرەکیەی کە دەتوانێت بزوتنەوە داواکاریەکان لەگەڵ جەماوەری کوچە و بازار و گەڕەک و خانەنشینەکان بەیەکەوە گرێبدات و هاوتەری بکات بریتیە لە دروشمی دابینکردنی کۆمەڵایەتی گشتگیر و هەمەلایەنە کە پەیداویستیەکانی تەندروستی و پەروەردە و بیمەی نیشتەجێبوون و بێکاری و هاوکاریە کۆمەڵایەتیەکان بۆ دابینکردنی بژێوی ژیانی زۆرینەی ڕەهای کۆمەڵگا لەخۆ بگرێت. ئاشکرایە کە وڵاتێکی دەوڵەمەندی وەک ئێران ئەگەر دەست لە هەزینەی سەرکێشیە سیاسی و نظامیەکانی هەڵبگرێت دەبێ بتوانێت ئەو جۆرە خەرجیانە دابین بکات. لەم ڕوەوە جەختکردنەوە لەسەر دروشمی دابینکردنی کۆمەڵایەتی گشتگیر و هەمەلایەنە دەتوانێت کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش لە هەموو بەشە جۆراوجۆرەکاندا بەرەو لێک نزیک بوونەوە و حەڕەکەتێکی یەکگرتوانە هەم بدات و توانایی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بەرەو هێنانە مەیدانی خەباتێکی مەدەنی و جەماوەری ڕابکێشێت و شەڕێکی ئامانجدار و درێژخایەن بە قازانجی خەڵک ئاراستە بکات. شەشەم، ئەرکی هێزە چەپەکانە کە لەسەر بنەمای دروشمەکانی ئێستای ڕاپەڕینی شۆڕشگێڕانی ژینە بۆ پێکهێنانی بەدیلێکی سۆسیالیستی لەسەر دیفاع و بەرگری لێبڕاوانە لە چین و توێژەکانی خوارەوەی کۆمەلگا و هەروەها لەسەر پێویستی بەرگریکردن لە ئازادی سیاسی بێشەرت و مەرج و دموکراسی لە خوارەوە بە مەبەستی ئاراستەکردنی کۆمەلگا لەسەر سێکۆلاریزم و پێویستی جیایی دین لە دەوڵەت لەسەر مافی نەتەوەکان بۆ دیاریکردنی چارەنووسی خۆیان و مافی یەکسانی شارۆمەندی بۆ سەرجەم دانیشتوانی وڵات بەبێ لە بەرچاوگرتنی ڕەگەز نەتەوە فەرهەنگ و مەسەب پێداگری بکەن. بڕوخێت ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوتوو بێت شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران بژی ئازادی دموکراسی و سۆسیالیسم. حزبی کۆمونیستی ئێران ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر ڕۆژی یەکشەمە حوتی خەزەڵوەری 1402 هەتاوی بەرابەر لەگەڵ 29 ئۆکتۆبری 2023 زاین.